بەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی خۆمان نەتەوایەتی خۆمان ئەستاین بە بایکۆتکردنی تەواوی شتومە و کاڵا تورکیەکان و داواش لە هەموو دوکاندار و خاوەن مۆڵەکان دەکەم کە بایکۆتی شتومەکی تورکی بکەن و وەجێگرەوە بۆ هەموو شتێک ینی ڕاستە پێویستە تۆزێک کاتی زیاتر ئەوێ بۆ ئەوی کە بەتەواوی ئەو شتومەکانە دەست بکەوێ کە بە کوالێتی باشتریش دەستمانەکەوێ بەدیل هەیە و داوا لە هەموو خەڵکەم بایکۆتی شتومەکی تورکی بکەن و لە چەند ڕۆژی ڕابردووشمە وەکو بی هەمومان بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بووە کە کۆمەڵەکێک و شتێک کە دەرمانی ئیفلیس بوونی مناڵانی تایە و ینی وەکو تورکیەکە لە تورکیا بە شێوەیەک دروستەکرێەوە بۆ هەرێمی کوردستان نێردرێ بە شێوەیەکی تر بۆیە داوا لە هاوڵاتیانی کوردستانەکەم کە بایکۆتی شتومەکی تورکی بە تەواوی بکەن لە پێنا ئەوەی کە ئەو دۆخی کە لە ڕۆژاوای کوردستانە گوزارێ ینی ئەو دۆخی کە لە ڕۆژاوای کوردستانە گوزارێت لەسەر ئەو ینی دەوڵەتی فاشستی تورک بە هەموو شێوەیە قەتڵ و عامی کوردەکە بۆیە پێویستە بایکۆت بکرێەوە بەدیلیش هەیە بۆ ئەو بایکۆتە ینی لە جێگەی ئەو شتومەکانە شتومەکی تر بەکار بهێنرێت.